گەرمیان لەگەڵ زانکۆی خۆشەویستە توانیمانە ئەم وەرکشۆپە لەسەر چاڵێبەر کارکردنی مناڵان ئەنجام بدەین. ئەم ساڵ بە باشمانزانی باوبەشی لەگەڵ زانکۆی گەرمیان و تەندروستی سەلامەتی وەرکشۆپێکی نێودەوڵەتی ئەنجام بدەین لەسەر لێکەوتە فراڕاندەکانی کارکردنی مناڵان لە سنووری گەرمیان لە خوار تەمەنی 15 ساڵەوە و هەروە ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی مناڵان دەبنەوە لەسەر شەقامەکانە چۆن بتوانین ئەو شێوازە ئەو حاڵەتانە کەم بکەینەوە یاخود ئەو دیارانە و مناڵان بگەڕینەوە بۆ ئارامی خۆیان و بگەڕێنەوە بۆ قوتابخانەکان و هەروە لێرەشدا ئێمە ئەم وەرکشۆپە نێودەوڵەتیەوە بۆ یەکەمین جار لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و گەرمیان ئەنجام درراوە. ئێمە لێرە وەکو ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستان زۆر سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی زانکۆی گەرمیانەکەین بۆ بەدەمەوە هاتنی ئەم وەرکشۆپە نێودەوڵەتی کەوا لە سنووری گەرمیان ئەنجامانداوە و هیوادارین دایکان و باوکانیش لەگەڵ حکومەت و لەگەڵ هەموو لایەنەکانە پاڵپشت بن بۆ کەمکردنەوەی کارکردنی مناڵان و گەڕانەوەی ئارامی بۆ مناڵان و گەڕانەوەیان بۆ قوتابخانە و دنیای خۆیان بۆ ئەوەی داهاتوویەکی گەشتریانە بێ و زۆر سوپاس بۆ کەناڵی پەیام. هیوادارم بتوانن زیاتر لەسەر کارەکانی مناڵان لە سنووری هەرێمی کوردستاندا کار بکەن و دووبارە سوپاس بۆیەوە. ئەمە شۆپە گرنگە زۆر گرنگە بە هەمومانەوە بە مامۆسایان لە قوتابخانەکانەوە بە مامۆسایانی ئاینیەوە وەروەها پارێزەرەکان دکتۆرە دەرونیەکان و هەروها بتوانن ئەنجومەندی گەڕەکەکان بتوانن هەڵمەتی کەمکردنەوەی کارکردنی مناڵان ئەنجام بدەن. ئەو کەلتورە هەندێجا لە خێزانەکانە کەلتورە ئێمە بتوانین ئەو کەلتورە کەم بکەینەوە بۆ ئەوەی مناڵان بگەڕێنەوە بۆ قوتابخانەکان و هەروەها دووریان بخەنەوە لە شەقامەکان. لێرەشدا زۆر گرنگە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کار دەورێکی زۆر باڵای هەیە بۆ باشترکردنی بژێوی ژیانی خێزانەکان و هەروەها گەڕانەوەی مناڵان بۆ ناوەندەکانی خوێندن. هیوادارم هەموو لایەک پێکەوە بتوانین کاری باش بکەین و دەستگاکانی ڕاگەیاندن دەورێکی باڵایان هەبێت لە کەمکردنەوە و هەروەها پیشان نەدانی ئەو مناڵانی کە کارەگەن لەبەرەوەی لێکەوتەی کۆمەڵایەتی و دەرونی و جەستەی هەیە. هیوادارم کەناڵەکان ئەوش بکەن ئەو مناڵانێک کە کارەکەن بە شێوازێکی تر دەتوانن ئەو ڤیددیوانیان بڵاو بکەنەوە نەک بە شێوازێک بەڕوونی لێکەوتەی دەرونی و جەستەی هەیە. دووبارە سوپاس. گوازراوەکان و ئەو نەخۆشیانی کە لە ئاژەڵ ئەبازرێتەوە بۆ مرۆڤ بەتایبەت ئەو مناڵانەی کە لە کردە کشتتوڵەکان کردی ئاژەڵداری لە دیهاتەکانی دەوروبەری گەرمیانە کارەکەن. من مامۆستا دینا مەحموود ستار وەکو ستافێک لە بەڕێوەبەرایەتی تەندروستی و سەلامەتی زانکۆی گەرمیان کارەکەم و هەروەها ماستەرم هەیە لە باڵۆجی بە تایبەت ڕۆکە پزیشکیەکان و سەبارەت بەو تەوەرەی کە ئەمڕۆ پێشکەشم کرد لە وەرکشۆپە نێودەوڵەتیە سەبارەت بە کارکردنی مناڵانی خوارتەمەن 15 ساڵ و لێکەوتەکانی بە تایبەت من تەوەری من لێکەوتەی تەندروستی و دەرونیەکان بوو. ئەو مناڵانەی کە کار ئەکەن زیاتر ئەکەونە بازنەی هەژاریەوە واتە پەیوەندیکی ڕاستەوانەیە هەیە لەگەڵ بازنەی هەژاریە با بڵین جوانتر بڵین هەژاریەکێکە لەو فاکتەرە هەرە پاڵنەر و زۆر توند و تیژانی کە کاری کردوتە سەر کارکردنی مناڵان و ئەمە جگە لەوەی کە ئێمە هۆکاری تر و فاکتەری ترمان هەیە و پاڵنەری ترمانێ بۆ کارکردنی مناڵان لە سنووری گەرمیان و لەسەر ئەنسەری جیهانە ئەویش پاڵنەرەکانی وەکو ئارامی ناسەخەمگیری ژینگەی ماڵەوەیە و هەروەها نەبوونی دەرفەتی خوێندنی کوالیتی باش و بەرز لەلایەن ماڵەوە یان لەلایەن کۆمەلگاوە پێشکەش بۆ مناڵە بکرێت یاخود نەبوونی هەلی کار و موچەیەکی باش کە دایبا بوو بەخێوکەرانی و مناڵە بتوان مناڵە بەخێوکەن یاخود زۆر مناڵ هەیە لەبەر ناچاری پەنای برۆتە بەر کارکردن. زۆربەی ئەو مناڵانی کە لە سنووری گەرمیانە کارەکەن کا لە دێهاتەکانەکەن کاری شوانکاریەکەن یاخود لە ناوچە پیشەسازەکانێکی کەلارە کارەکەن نایاخود لە کەرتەکشت و کاڵەکانی شەبێگومان کارەکەن تووشی کۆمەڵێک لێکەوتەی تەندروستی خراپە بنەوە تووشی کۆمەڵێک مەترسی فیزیایی و کیمیایی و باڵۆجیە بنەوە هەروەها نەخۆشیە گوازراوەکان کە بەشێکە لە مەترسیە باڵۆجیەکان. سەبارەت بە لێکەوتە دەرونیەکانیش بێگومان مناڵ لە فترەی هەرزەکاریدایە کە پێوتری قۆناغی تین ئەیجرز لەو قۆناغەدا مناڵ ئەکەوێتە ژێر مەترسی توشبوون بە نەخۆشی درێژخایەن و خەمۆکیەکان و دڵڕاوکەیەکی تند و بەهۆی ئەو دۆخەنا لەبەرای کە تێ ئەپەڕێن لە فترەی کارکردنیە. ئەو سترێسە ئەو سترێسی کارکردنە کار لەسەر خانەکانی مێشکی مناڵەکات لەو فەرترایە چونکە لەو قۆناغەدایە هێشتا مێشکی ئەو مناڵە لە پەرەسەندوودایە هێشتا بە تەواوەتی گەشەی نەکردو بۆ پەرەسەندووتر واتە کاریگەریەکانی دەوروبەر زۆرتر کاریگەری لەسەر دروستەکەن
پاشماوە بەجێ ئەمە هێڵ مناڵان بتوانن بگەڕێنەوە بۆ ئارامی خۆیان و ئێمە بتوانین لەبەرەوەی کارکردی مناڵان سەروی تەمەنی 15 ساڵ ئەڵێ بۆی هەیە تەنها بەس بۆ فێربوون کار بکە.